شقار ئەەکەینە قوتابخانە. هیوادارم هەموو مامۆستایانی ژنی گەرمیان شێرە ژنی گەرمیان هەمویان ئامادە بن لەم خۆپیشاندانە. سازان و 50 بایۆمەتری و چاکسازی و خۆگونجاندن بە مانای دزی و ڕاوڕوت و کۆڵبڕین و فرعونی دێت. ئەمڕۆ دووپاتی پایکۆتەکەینەوە لە بەردەم بەڕێوەبارەتی پەروەردەی کەلار. ئەمڕۆ ئەبوایە قوتابخانەکان بکرایانەوە لە کەلار، بەڵام ئەم ڕێمە بایکۆتمان ڕاگەیان. هۆکاری بایکۆتەکەشمان گەڕاندنەوەیە بۆ نەبوونی موچە لە 30 ڕۆژجارێک. موچە سیفەت و تایبەتمەندی خۆیە بە 30 ڕۆژجارێ بدرێ، بەڵکو ئەوەی ئەدرێ بە مامۆستایان هاوکاریە موچە نییە. چۆن حکومە سیفەت و تایبەتمەندی خۆیە ئاواش موچە سیفەت و تایبەتمەندی خۆیە. بەداخەوە حکومت ناتوانێت بە ئەرکی خۆی هەڵسێ دابینکردنی موچەیە و مزایدە زۆرێکە، درۆ زۆرەکە. مزایدە و درۆکانی ئاشکران حکومتێک چاوەڕێی پارەی دەوڵەتێکی ترکا بۆی موچە دابیشکامە پێوترێ نووسینگە، پێی ناوترێ حکومت. بۆیە ئێمە بەردەوامە بین تاکو ئەوەی بەڵێنێکی ڕاستیمان دەستکەوێت بە کردار بیسەلمێنن 30 ڕۆژجارێک موچە ئەدرێ. ئێمە وەکو دەستی مامۆستایانی ناڕازی گەرمیان بڕیاری ئەوەمان داوە ئەمڕۆ تا ئێوارە لێرە بمێنینەوە. ئێمە وەکو مامۆستایانی ناڕازی هاتوونەتە سەر شەقام ڕاستی زەختێکی زۆر کراوەتە سەر مامۆستایان، یعنی ئەمەش نەعەدالەتیەکە لەلایەن حکوومەتەوە. بۆیە مامۆستایان ئەمڕۆ بە کۆی دەنگ هاتوونەتە سەر شارع ئەوانشی کە نەهاتوون هەر ناڕازین، ئەو نییە کە ڕازی بن بە مۆزعە بەسیتر تا ئەو پیانەکرێت. ڕاستی ئێمە بەردەوامە بین تا و کاتی کە بزانین جوابێکە درێنەوە. ئێمە ئەمڕۆ لێرە وەکو سەرجەم مامۆستایانی گەرمیان لەسەر جادەین لەبەر ئەو هۆکاری ئەوەی کە پێمان وایە لە هەفتەی ڕابردووە چەند گوشارێکە بووە، چەند دەنگۆیەکە بووە بۆ دەستپێکردنی پرۆسەی پەروەردە، هەڵبەتە پرۆسەی پەروەردە بە شێوەیەکی ناکامڵ و نالایەق بە ئەمڕۆی کوردستان. ئێمە ئەمڕۆ لێرین بۆ دووپاتکردنەوەی هەڵوێستەکانمان. ئەمڕۆ شەممەی هەڵوێستە، شەممەی خۆراگریە و ئەمانەیە ئەمڕۆ جەخت لەوە بکەینەوە کە بەردەوامی تا گەیشتن بە مافەکانمان. ئێمە لە سای ئەو تاڵانی و پرۆسەی گەندەڵەیە کە ئێستا لە هەموو شوێنێکا باسەکرێت، لە ناو هەموو مەجلیسێکا باسەکرێت کە لە مەرزەکانە، لە سنوورەکانە هەیە، لە بواری نەوتە هەیە، لە داهاتی ناوخوا هەیە. ئێمە پێمان وایە کەمتر لە موچەی، ینی کەمترین مافێکمانەوەی کە موچەی تەواو 30 ڕۆژجارێ وەربگرین. ئەمە کەمترین مافێکە کە ئێمە داواکەین و ئەمڕۆ لە پێناوێت لەسەر جادەین. هەروای ئێمە ئەمڕۆ لێرەین بۆی بە توندی ئیدانەی هەڵمەتی ڕاوبڕە و دەستگیرکردن و هەڵکوتانە سەر ماڵان لەلایەن دەسەڵاتی حیزبیەوە لە سنووری هەولێر و بادینان بە توندی ئیدانەکەین و ئەمانەوە بە هەموو لایەکی ڕاوگەینین کە ئەم دەسەڵاتە لە پەلەقاژەیەتی بۆیە دەست بۆ چالاکوانن و ئازادی خوازانی وڵاتەکەمانە بات. ئەگەر مامۆستایان نەچنەوە وەرەکانی خوێندن